بەچیدا بزانین ئێسکەکانمان لاوازن چی بکەین بۆ ئەوەی بەهێز بێت و ئایا وەرزش یارمەتی بەهێزکردنی ئێسکەکان دەدات بە دڵنیاییەوە. لاوازی ئێسێک بەڕاستی پێیوەستە بە تەمەنەوە هەتاکو و کەسەکە تەمەنی بەرەو زیاتر بڕوات ئێسکی لاوااسترا پێیوەستە بە کێشی لەشەوە هەتاکو کێشی لەشی زیاتر بێت ئێسکەکان لاوااسترە بن پێیوەستە بە نەجوڵان و نەکردنی وەرزشەوە بەهێزبوونی ئێسک بە خواردنی باش بە خۆپارێزیکی باش بە وەرزش خواردنی باشەکان کە بۆ ئێسک بەڕاستی باشن ئاو خواردنەوە خواردنی ئەو خواردانەی کە کالیسیۆم و ڤیتامینەکانیان تایە وەکو شیر و شیرەمەنیەکان وەکو هێلکە وەکو سەوزە گەڵاپانەکان وەکو زەیتی زەیتون وەکو ماسی ئەمانە بڕێکی زۆر لە ڤیتامینات و کالیسیۆم و ئەو پێکهاتە سەرکیانی ئێسکی تایە تشکی خۆر ڕاستەخۆ بەرکەوتن کە سەرچاوی سەرەکی ڤیتامین دیە یەکێکی تر لە هۆکارەکانی بەهێزکردنی ئێسکەکان بریتە لە وەرزشکردن هەر جۆرە وەرزشێک هەموو کەسێک لە تەمەنی مناڵیەوە هەتاک و تەمەنێکی پیری و کۆتای هاتنی ژیان پێویستمان هەیە بەلایانی کەمە و ڕۆژانە هەر چۆنێک بە نیو سەعاتێک بۆ خۆماندانین وەرزش بکەین بۆ بەهێزکردنی نەک تەنها ئێسکەکانمان ماسوولەکانمان مێشکمان دەمارەکانمان هەموو بەشەکانی لاشەمان دڵمان سیەکانمان کە بەڕاستی بۆک بە گەنج هێشتنەوە بە پتەوی هێشتنەوە وەرزش یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی بەهێزکردن. سمارت وەرچەرخانە